پێم خۆشە سەرخۆشی بۆ دایکی کاکەوریا حەمەکەریم بنێرم، بۆ هەردوو مناڵە چاوگەشەکەی بنێرم. داواکارم لە ئەڵڵا سەبووری ئەو دایکە جەرگ سوتاوە بدە، سەبووری ئەو دوو مناڵە بێباوکە بات. لەلایەکەوە هەموو لایەک دڵتەنگین بە کۆچی دوایی ئەو برایەمان، لەلایەکیشەوە جێگەی خۆشحاڵیە کە هەموو خەڵک بۆی بەپەرۆش بوون. مردنی کاکەوریا چەند پەیامێکی گەیان. یەکەم، مردن لە تەوقعی کەسمانە نییە، بەڵام لە هەمومانەوە نزیکە. کێ لە تەوقعی ئەوەیە بوو کاکەوریا بمرێت؟ ئەسڵەن خۆشی تەوقعی ناکرد بەم گەنجێتیە بمرێت. ئێمەش لەو تەوقعیان نەبووین، کەواتە ئەمە مەسجە پەیامە بۆ تۆی گەنج. ئەبێ دەقە و سەعات چرکەسانیەک تێنەپەڕێت ئیلا تۆ مردنت لە یاد بێت. ئەگات لێ بێت مردن لە شادەماری ملتەوە لە تۆ نزیکترە. دووەم شت، پەیامێکە بۆ هەموو ئیعلامیەک، ئەوانی کە لە ئیعلامە ئیشەکەن، سەحافیەکان، ڕۆژنامە نووسەکان، ئەوانی کە لە میدیایە ئیشەکەن. ئەگەر ئەتانەوێت سەربەرزانەوەکو کاکەوریا دنیا بەجێ بێڵن، ئەبێت بە مانای کەلیمە ئیعتیزاز بە ئیسلام و بە دینداری و بە موسڵمانانەوە بکەن. کاکەوریا ئەوەی زۆر خۆشەویستی کرد لە ناو خەڵکە، باوەڕتان هەبێ نە سیما جوانەکەی بوو، نە ناوبانگەکەشی بوو. چکە زۆر کەسمان بینی ناوبانگی لەو زۆرتر بوو، ڕەنگە لەو جوانتریش بوو بێت، بەڵام کە مرد خەڵک وایان بۆ نەکرد. یەکەم هۆکار ئەو کوڕە ئیعتیزازی بەو ئیسلامەوە کرد. هەمومان بینیمان بە جلوبەرگی ئیحرامەوە لەگەڵ هەردوو مناڵە چاوگەشەکەیە. طبعاًەوە زیاتر خۆشەویستی موسڵمانان بۆ ئەو ئینسانە ئەڕوات. دووەم، کە کاتێک ئەمرێ مصحەفی قورئانێ لە ناو سەیارەکەیەتی باشە، و بە بەردەوامی هاتوچۆی مامۆسایانی ئاینی کردووە، بە بەردەوامی لە مزگەوتەکان بیندراوە. ئەمەش دەلالەتی ئەوەیە هەر کەسێک ئیعتیزاز بەو ئیسلامەوە بکە، پابند بێت، موسڵمانێکی پاکداوێن و دەست بە دەستنوێژ بێت، دوای مردنی هەموو ماڵێ بۆی تەعزیەبارە بێت، هەموو ماڵێ بۆی دڵتەنگە بێت. کە کەسێکیش لە بەد ئەخلاقیە ئەمرێت، لە بێدینیە ئەمرێت، فەما بەکەت عەلەیهم السەما، ئاسمان بۆی ناگریت. بەڵام کاکەوریا هەموو خەڵکی کوردستان بۆی پەپەرۆش بوون، گەورە و بچووک، گەورە و بچووک. من زۆر دوعای خێریشم بۆی کرد، پڕچاویشمان لە فرمێسک بوو، خانەوادە هەموو لایەکمان بەڕاستی گەورە و بچووک بۆی نیگەران بووین. لێرەوە حەزیشەکەم بەخوا بڕۆم سەردانی دایکیشی بکەم، لە نزیکەوە ناڵە چاوگەشەکانیشی ببینم، سەرخۆشیان لێ بکەم. داواکارم لە ئەڵڵا خوای پەروەردگار زیاتر سەبری پێ ببەخشێت. تاقیکردنەوەکەی زۆر قورسە، بەڕاستی تاقیکردنەوەکە زۆر قورسە. چکە یەک مناڵێکی هەبوو خوای گەورە ئەوەشی لێسەندەوە، بەڵام ئێستا دوو جگەرگۆشەی کاکەوریا ماوە، ئینشاءالله کوڕەکەی جێگرەوەی باوکێ بێت، لە ئەدەب و لە ئەخلاقی جوانیە. سبحان الله، ئینسانها چەند جوانە ئاوا دنیا بەجێ بێڵێ، هەم بینت لەگەڵ خوایە خۆش بێ، هەم بینت لەگەڵ خەڵکا خۆش بێت. چەند جوانە ئەو دوو تەڕەفە بگریت. بۆیە مردنێکی جوانی کرد، ئینشاءالله شەهیدیشە، چکە پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم والمهدوم شەهید، ئەوەی کەشتێکی بەسەرا بڕوخێت شەهیدە. ئەمش لە هاوکاری خەڵکا مردووە، چووە سبحان الله دابەزیوە هاوکاری برایەک بکە کە سیارەکەی عاتڵ بووە، لەو کاتێ لۆریەکە کەوێتە سەریە، کەوتۆتە ناو خوێن و جەراعەت، ناو خوێن و یەسقان و گۆشتی خۆیەوە. کەواتە ئینشاءالله ئەجری شەهیدی هەیە، و دوعای ئەم هەموو خەڵکە، پەرۆشی ئەم هەموو خەڵکە بۆی ئینشاءالله خوای پەروەردگاری کاتە شەفاعەت. ئەو مناڵەش، ئەو دوو مناڵەش دڵخۆش بن کە باوکێکی ئاوایان هەبوو، هەموو خەڵک باوکیانی خۆشەویست. ئەو دایکەش هەر ئەبێ دڵخۆش بێ کە کوڕێکی لە دەستدا، بەڵام هەمومان بووینە کوڕی، هەمومان چۆن بڵێ تەعزیەبار بووین بۆ کاکەوریا. خوای پەروەردگار لی خۆش بێت، خوای پەروەردگار عاقبەتی ئێمەش بەخێر بگێڕێت، سەبووری و ئارامیش بۆ سەر خانەوادەی کاکەوریا بنێرێت. الحەمدولله رب العالمین.